تا ئێستا هەرێمی کوردستان نەبووەتە خاوەن دەستوری خۆی. ئەگەرچی بۆ ماوەی چەندین ساڵە لە نێو دەستگا و دامەزراوە ڕسمیەکانی هەرێمی کوردستان لەلایەک و لەلایەکی دیکەوە لە نێو ناوەندە پەروەردەیی و معرفیەکان مامۆسایانی زانکۆ و شارەزایان گفتوگۆ لەسەر دەستور دەکەن و چەندین پێشنیار و بۆچوون لەسەر دەستور گەڵاڵە کراوە و بەرز کراوەتەوە بۆ لایەنە سیاسەکان، بەڵام تا ئێستا دەستور پەسەند نەکراوە. وڵاتێکە ئەوەی کە عێراقی پاراستیە بریتە ئەوەی کە دەوڵەتێکی ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانش دەڵێت لە 2019دا لە کاتی پێکەنانی کابینەی نوێی حکومەت لەگەڵ پارتی ڕێککەوتوین لەم کابینەیە دەستوری هەرێمی کوردستان پەسەند بکرێت و جیاوازیەکانمانی تێدا چارەسەر بکەین. بەڵام ڕێککەوتنەی شتکەمان هەیە کە ئەم کابینەی ئێستا کابینەی نوێی پێدامەزراوە بابە ڕێککەوتنامەی 4/3/2019 لە مادەی 6 ئەو ڕێککەوتنامەیە دەڵێ ئێمە جیاوازیەکە دەرێ لە خلالی کابینەی نۆ پێویستە ئەم پرۆژە دەستورە چارەسەر بکرێت و ئێمە جیاوازیەکە مسادقە بکرێت و جیاوازیەکانمان لێرەوە چارەسەر بکەین. نقطەی سەرەکی کە قووەت بۆ دستور ئەوە بووکو ئێوە بتوانن ئەو مەوزوعات چارەسەر بکەن. هەر سەبارەت بە دەستوری هەرێمی کوردستان، ئەندامێکی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەڵێت نابێت لە دەستوردا لە پاڵ ماف و ئازادیەکان مافی لایەنە ئیسلامیەکان و پێکهاتە نەتەوایەتیەکان فەرامۆش بکرێت. زۆرینەی زۆری کوردستان و هیچ اعتیباری بۆ نەدانێ ئەوە کێشە دروست دەکات کە ئێمە لە ناو بەحرێکین بۆ چۆن و شتی جیاوازی ئیسلامی لە منطقە هەیە ئەوە دەوروبەرمان ئەزانین چۆنە. لەوێ ئێمە لەو مەوزوعە زۆر گرنگە، یعنی زۆر بە هەستیاری مامەڵە لەگەڵ بکەین. لە ماوەی ڕابردوودا چەندین هەوڵدرا کە دەستوری هەرێمی کوردستان بنووسرێتەوە و پەسەند بکرێت، بەڵام بەهۆی گرفتی سیاسی و ململانەکانی نێو خۆی پارتەکانەوە نەتوانرا دەستور پەسەند بکرێت و هەرێمی کوردستان بێ دەستور مایەوە. سیرۆ حوسێن، کوردستان نیوز، هەولێر.